ئەحمەد هەردی دەڵێت فاتمە دوو چاوی مەستت پڕ تەلیسمی جوانیە، پڕ شەرابی خۆشەویستی و ئارەقی یەزدانیە، بەژن و باڵاکەت نمونەی هەیکەلی یۆنانیە، لار و لەنجەت مۆسیقایە بەستەیە گۆرانیە، بۆچی ڕازاوەی خەیاڵم گیانەکەم ست فاتمە، تاقە پڕشنگێکی چاوت ئەو پەڕی ئاواتمە، گەرچی دڵداری لە خاچی ئێمەدا ئەفسانەیە، هەر بەتەنیا بۆ کوڕی خاوەن تەلار و عانەیە، گیانەکەم ئەمما دڵی من لەو دڵا شێتانەیە، بێ ئەوەی هیچ شک بەرێ کوژراوی ئەو چاوانەیە، هەر بەتەنیا خۆشەویستی شک دەبم ست فاتمە، سەروەتم ناوێ بزەیتۆ ئەو پەڕی ئاواتمە. سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست لە دەڤەری مەرگەین لە گوندی ئاوەژێ لەگەڵماندا بن. دڵەوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسیم بۆی هەرواکم لە دڵەوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسیم بۆی هەرواکم وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بینەرانی بەڕێز و خۆشەویست دیارە ئەو بەڕێزانە لێرە سەرقاڵی ترش لێکردنەوەن یان ترش شکانەوە لە نزیکەوە گفتوگویان لەگەڵ دەکەین لەگەڵماندا بن. سەلام عەلەیکوم. ئەو کاتت باش. ئەو کاتەی تۆش باش. خاڵە گیان چۆنی؟ ئەرچۆنی بە قوربان. تەندروستی باشی سەلامەتی. گەورەی بەڕێزی عەزیزی منی ببوورە لە کاتیشت دەگەین. نا لە خزمەتت بەڕێزی خزمەت لە منەوە. خۆی گوڵەشمە بشێتەوە دەقەی ناکەم. بەخۆی دەزانم. زارە پێم بڵێ. ئەوە چی پێ دەڵێن؟ ئەوە باشۆلی پێ دەڵێن. باشۆل. بەس ئەو ناوی لێیە؟ بەس ئەو ناوی لێیە باشۆل. ترشەکەی تێ دەکەن. باشە. لەکەیەوە ئەو ترشە ئامادە دەبێ بۆ لێکردنەوە. ئەوە تقریبان لە 5-8 دەست پێ دەکەین کاتی دێ و ئێستا هەتا ماجێکی تریش کێشەینێ هەر دەشتێنینەوە. باشە زۆر چاکە. چانەکەی ترش سماق لە چ وەرزێک دەچێندرێ؟ لە وەرزی بڵێن بینی بەهار و دستانان بە زۆری بڵێن لە دستانێدا بڵێ ماجێکی دستان دەمێنێت لە مانجی سێ لە 22 لە مانجی دوو لەو کاتیەوە دەیچێنی ئەتا نەورۆزێ. یعنی سێ مانجی دەوێت تا ئەوە دەبێ؟ قوربان ئەو کاتەی بۆ خۆی گەشەی دەکا بەهارێ بارانی بەهارێ گەشەی دەکا وردە پێ دەکا بە 1-2 ساڵان پێ دەکا. خاڵەجیان پێم وایە سماق تایبەتمەندێکی هەیە ئەگە بارانیشی لێدا وەکو ئەوە ترێی نییە ینی بۆ نمونە چۆن دەڵی خەسار بێت دەبێتەوە نیە دەبێت وەک سەرما بەڵێ وەک سەرما ئێستا ساڵەکە بەرگەی سەرما دەگرێت کێشە نییە بەڵێ کێشەی نیە ئێستا ئەم ساڵەکانە ئەوە سەرما بردوێتی ئەوانە چاو لێ ئێساوە ئەوە بری دستانێت ئێمە سەرما بردوێتی کەلی هەڵداوەتەوە کە لێ هەڵدایەوە سەر لە نوێ ترشی دەردەکات بەڵام ترێوانە ترێ لەگەڵ ئەو پۆخە سەرما بردی داجارشکە دەری ناکاتەوە. زۆر چاکە باشە با بزانین چەند زۆر سماق هەیە؟ وڵی سماق جۆرەکانی بڵێن منتیقە و بە خاکە باقەتەن ئێستا بۆ نمونە منتیقەی لای منتیقی ئەکرێ
ترشی ئاکرێ پێ دەڵێن ها لە مەتحەم شتوا دادێنێن سوورە ئادە سوشتی سوور دەکات بەڵام وەکو ئەو ترشەش بەتام نییە وەکۆم ترشەیمە بەتام نیە ئەو زامنتیقی شینکاتی لا منتیقی گەڵاڵێ ترشی گەلێک زۆرە بەڵانیوێش بە حامی وەکو بیژۆکی وایە ترشەشینکەیە دەنکەکەی وردە و شینکێ ئەوەی لایاکرێ سوورەکەی بڵێ ئەوە ئێرەیان ئەمەش هەر سوورە بەڵام ئەمە سووریەکەی وەکو ئیوی لای ئەکرێ سووریەکی بەڵام ئەمە وردە وردە بخۆی لەبەر تاش سوورتر دەبێ بەڵام باشترین ترش ئەو ترشەیە باشترین ترش ئەو ترشەیە لەبەرەوەی عادی قەتی دەیە ئەمە سووری شەو بەتامیشە بڵێن ترشە زۆر کەواتە دەکرێت بڵین باشترین زۆری سماق ئیدەڤەری مەرج ئارێ وڵای من بەقەنەعاتی خۆم واسا منتیقی پشت دەرەژ لێتی وەگەیرەکان باش نییە ئێرە لە ئێرانە ڕادەیە هیچی وەگەیرەکانە باش سعرەکەشی و قیمەتی ئێرە ئەوە بیستوە ترشی سماقی ئاوەژێ و چنارنێ و ئەنی دەڤەری مەرگە بەگشتی بەڵێ بە تایبەتی باش زۆر چاکە ئێوە کە لێتان کردەوە دوای لێکردنەوە چی لێ دەکەن کام قۆناغە دەست قوربان ئێمە قۆناقی یەکەم لی دەکەینەوە و دەیبینەوە لە ماڵی هەڵی دەخەین لە سەربانی حەز لێ هەر ئەو ڕۆژێ گەر وشک بێرە ئەو ڕۆژێ حەز لێ وردیکە و لە گونیانێکە حەز لێ سێ چوار ڕۆژی لێ گەرە تۆزێ بەزرنجێتەوە جا لە گونیانێکە و جا ئەوەی کە بیست دەنا دەیفرش زۆر باشە سماق تێکچوونی هەیە بەڵێ تێکچوونی هەیە چۆن تێک دەچێت بۆی بزانین قوربان ئێستاەکەی بۆی زای چۆنە ئەمە بڵین کایپیەوە هانە دیوە بڵێ ئەمە کایپیەوەیە ئەوە کایپیەوەیە ئەگەر بەکاوە هەلیگری بەڵام بە مەرجێک بێنی لە گونێچکەی گونیەکەش لە لایلۆنێکیکەی لایلۆنەکە کەپس بێ سەرەکەی ببەستی بەس لە پێشدا دەبێت لە گونێشی دابێ هەر بەڕووتی لە لایلۆنەکەی نەکەی لە گونێشی دابێت لە گونیەکەش لە لایلۆنەکەی هاوی سەرەکەی ببەستی حەز لێ 4 ساڵ هەلیگرە ئەو ترشە تێک ناسێ بەس ئەگە کاکەی لێ بکەی و پاچیکەی لە گونێشینەکەی یەکسەریان ئاوێ دەداتەوە برین ئاوێ دەداتەوە بێکەڵک دەبێ یان ڕەش دەبێ یعنی ئەو کایە ڕێگری دەکات ئەو کایە ئەلی دەکرێت دەی هەڵێتەوە بەڵێ باشە ئەتۆ بۆ خۆت تا چەند گرنگجی چۆن دەڵێ تا چەند حەزت لە سماقە بۆ خواردن وڵی جاسماق شتێکی باشە ئێستا هەر بۆ نمونە بە سوودیشە ئێستا بۆ زەختەی خەڵک زۆربەی زۆری ئێستا بەکاری دێنێ ئێستا شاری خۆیدا دەبەسێنێ بەڵێ ئێستا زۆربەی خەڵک ئێستا لە باتی حەپی بەکاری دێنێ دەیخوا لەناو ئاوی دەکات و دەیخوا دەی لە باتی لە ئاوی دەکات ئەوجا بۆ چێشت و بۆ ئەم شتانە بۆ هەم شتێکی بەکاردێ بۆ هەموو شتێکی بەکار زۆر چاکە بۆ ئێمە زۆر لە کاتن نەگرم تابن بێگومان ئەوە هەرەوەزەوایە بڵێ ئەو هەرەوەزی بەڕێستا بڵێ هی ئێوەیە ئەوە چەند بەردەوام دەبێت هەفتەیەک دوو هەفتە بە ڕۆژێک دوو ڕۆژ وڵات کاتی ترشەکەی دەزانێت ئەگەر مێتا بمێنێ دەبێت بیشێنی و چارنێ دەبێت لێوەکەین ینی ئەگەر دوای خەن بۆ هەیە ئەو سماقە تێکچێ ئەگە دوای خەی بەستە نام مەترسی ئەوەی هەیە ڕەشەباکی بە قووەتی بێ لێشی دەدا و دەیوەرێنێ ئێن وشک دەبێت کە وشک بوو لێک دەدا کە لێشیدا دەوەرێ ئەوە خاصێتەکەی ئەوەیە دەنانا وڵات تا بمێنێتەوە بەخۆی سووری جوان دەبێەوە تا درەنگ دەبێ زۆر چاکە ئینشاءڵڵا هەمیشە بەرهەمی باشتان دەبێت ئەوە نرخەکەی چەند دەکات بەو خوایەی نرخەکەی بە ساڵە ئێستا بڵێ ساڵی وا بۆ بە 2000مانداوە چلوی ساڵی وا بۆ بە سێمانداوە ئەم ساڵ نازانام وڵای ئێستا سعی دەرنەکەوتەوە بەڵام دەڵێن گرانترە لە ساڵان و ئێستا باقەت لە بازاری گرانە پار لە ئاخیرەکەیدا زۆر گران بوو بە ساڵە ساڵی وایە وڵا ساڵی وا بە 1500 ڕاستە بە ساڵ ئارە بە ساڵە شتەکە وایە زۆر چاک خاڵە بە پرسیارێک لێ بکەم بڵێ بیستومە دەڵێن لەگەڵ حەیرانی بینت باشە شەر بە بینم باش و بەس بینم تێکسوە دەماشەیەکە بە ئەمن بۆی لە یەکتری تێبگەی مام بەڵێ ئەمن ئێستا لە کاتن ناگرم بڵێ دوایی لە شوێنێک دادەنیشین ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە پشتێک دەدەین باگوێمان لە یەک دوو کۆپلێ حەیرانیش بێ پێمان خۆش دەبێت و خۆشحاڵ دەبین ئەمە لە خزمەت برای بە ڕێزی برا گەورەی ئینشاءڵڵا خوای گەورە و میرەبان ڕزقتان دەدا هەمیشە تەندروست باش قوربانت بم چاڕێزەکەم یا ڕەبی بەخێرن سەر چاوەکان قابرهایان هاوارە حاکم بمێدا لا سێدارە وەینانێ مەیلی ئەو یارە حاکم بمێدا لا سێدارە هەی لە سیلەی قابرهایان هاوارە حاکم بمێدا لا سێدارە ئەرێ وەرێ گەڕێ باڵایانای ببین ئەرێ یا ڕەبی مەرێگەدێ وەی نەبینێم وەی لە سیلی قابرهایان هاوارە
ويناني ميري أو يا کاک هیوای بەڕێستۆنی ئەخوارد سەرچاوم یاخوا بەخێر باسی بەڕێزی مەمنون بەخێر بن پێم بڵێ لە کێوە تۆش لەو هەرەوەزە بەشداری وەڵا لە سەرەتای ترشکانەوەی دین ئیتر ئەوەی ماڵە بابمە ماڵە بابمە بەڵێ داهاجەوە لەگەڵان دینەوەی لەگەڵان دەشکینەوە هەتا تاوە دەبێ مەبەستمێ زوواتێت ئارە وەڵا سێ ڕۆژە لێرم ئەو بەڕێزە شەر زوواتۆنیە بەڵێ ئارەوەڵا لە پێنج بانیەوە لێرەین زۆر چاکە قەلبتان ساغ بێرە شتاق ئینشاءڵڵا زۆر چاکە بەڕێزن ئێستاوا چی لێ دەکەن ئەمە شکاندراوەوە حاضر بووە لە گونی دەکەین و دەیبێنە لای سارەی زۆر چاکە دەمەوێ ئەوە بزانم بەڵێ شکانەوەشی پێ دەڵێن و شکانەوە لێکەکەمە شکانە پێدەڵێن زیاتر بینەرانی بەڕێز خۆشەویست لەو دەڤەرە زیاتر شکانەوەی پێ دەڵێن دەڵێ لە سماغ شکانەوەی یان لە تر شکانەوەی زۆر چاکە ئێستا ئەوە ئامادی و دەبێن بۆ خوارەوە ئامادەیە بۆ ناو ساهارەی دەبێنەوە بۆ زۆر چاکە دەی ئینشاءڵڵا خوای گەورە و میهرەبان ڕسقتان زیاد دەکات بەرەمتان زیاد دەبێت بەرەمەکی باش دەبێت ئینشاءڵڵا خواگادار بێ بەڕێز یارمەتی نەدەم یاڵاتی با حاضر بەسە دەوڵای نابەستە زۆراتی کردو دەبێ ئەو لای بگرێ ئەڵا دەی کاکە دەی زاب ئەوەی بگرە کاکە بێنە کاکە خۆمەش ئەوە باش ئەوە باشە جارەبارە ئیشێکمان بوو بکەن بە هەر خافڵاندن نەبێ بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسار کارێزێکی سەد شار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان بە دڵاوە خۆشم ماوێ خاک و واوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاک و واوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم بامر پرسیارێک لێ بکەم بێگومان لە زۆر جار لە کاری هەرەوەزیدا یەکێک دەڵێ من چاکە لێ دەنێم یانەگە خواردنەکە بێ خواردنەکە ئامادە دەکەم باشە پێم بڵێ ئەتۆ مەسەلە تەمبەڵیەکەیە تەمبەڵی نییە بەڵام هەر ئەز دەکەم چام بۆ لێنێم و خزمەتیاکەم و ترشم شکاندنەوە ئەوە شێوە من گوتم وایە هەندێک دەڵێ خۆی دەزێت من ئەو شانە دەکەم وایە تااقەتی لە ئیشەکەی نیە ئیشەکەی نییە و خۆ دەزێتەوە لە ئیشەکەی جام بۆ لێ دێنێ اینجا ئەگەر چاکە بەداران ئاگری بەداران باگری بەداران زۆر وایە بابچین ئەوەش کۆکراوەی ترشەکەی وایە ئەوە ترشەکەی لەبیان ناو سارەکەشمان پڕ زۆر ئەوە ئەوە چاکەیە زۆر باشە زاوەکەی ئامادە دەبێت وەڵایەوە ئیشەڵا تۆشکە ئامادە دەبێت زۆر کەواتە هەم چاکیان بۆ ئامادە دەکەی هەم یارمەتیشم داون یارمەتیشت داون بەڵێ لەگەڵ تشکانە زۆر سوپاس بەخێر بێت ڕووکاڵی چاپوک و جوان پیری چەشنی ئەڵماز ڕوخسارات یە دونیا رەزوی شیری دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شمشایە بلوێری شوایان مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکەمایان لەکەی دڵایە هەواری ژیان کردنە
يكساتي صايا تمن قاشا محرابي سوجد بردنا بندك مايا ما كيد الله هواريجي أنكردنا هواريجي أنكردنا کاکە ڕەبی بەخێرن سەرات دوکساوەکانم خۆشحاڵ بووم کاتن بۆ دەڤەرەکەی ئێمە بۆ گوندی سنارنە و بۆ ناو هەرۆزەکەی من بۆ ناو ترشان یا ڕەبی بەخێرن ئەم عیرانەتان پێشکەش دەکەم بە ئێوە بە هەچی بینەران و باسی دەیبینێ بەڵام بەخوای تقریبان زۆر زەوقیشم لێ نییە لە بەرەوەی هەرۆزەکە ماحتەر بۆ بەڵام قەیدە ناکەرە بە خاتریەوە خۆ من سيبكم قليبرا درينا يا مثل مسكسة شيدة بالتوبة عزيز طلان ربي قولوا ديزان بشوير بالسوان البل الزباني مشيل دستان ربي في زبل الله خان حوصالة نسام جرت وسزارا مخدين كم لجيوه يقوم من الأمر سيبكم قليبرا من الصالة كينا من سوينكم دخوار دوام القرآن كيف مسقوت داي اندرم بمسقوت أولا عمرانا كمال أخوي عندك كل شوسان بوانا زي ما ماني دشتي وليري آمن دستنا قلنا بشنا بارك وزنجب بازنا تاور روشنا ما بنو بداري داخلا تسمين ما نبكر بقوقر وقور خانان هم بالا سزاران عزت قابي شكان سزن جمري خانة قريب دارك دي سزاران برعي من دان داتو ايدو وكم نسكويا إخوة من دنيا اندلم وي بابا وخو من با كيفير ابوارني بسري قريا شيلك شوستانا يا من لناظر حيران كي خوم بقريم اندلم قليب رانا مدوني واردك ما بشنا باري ناظر حيران للريك سراوي اندم بشنا باري بين بام دس راس باب مسر ملي بدس سب بين مدرج ود دو شمام باخله اندم ماسكم خاله قردني سر خير رمته بالشراب غوارا من بر قزمنا كام سالكني بمياوين لناظر حيران كي خويم كيف مريم بدلاوة خوش مواوي خاكواوي قمداكي خوام شناسي جاغنو جستنا أجير سنبوي هارواكم لدلاوة خوش مواوي خاكواوي قمداكي خوام شناسي جاغنو جستنا أجير سنبوي هارواكم باقي كشتو كالي أبيني خوش جيانا قرباني تا جوغاني بن
كتن بنازونيان رزو باقي كشتو كاڵی ئەوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگالەی بن کەچەند بەنازونیانن بینەرانی بەڕێز خۆشەویست لە ناو باغی مام حاجی سەعیدم مام حاجی سەعید لێوێ وەستاوە سەیری من دەکات لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەم بزانین بەرهەمی ئەم ساڵ بەگشتی چۆن بووە لەگەڵماندا بن. سەلام عەلەیکوم. مام حاجی چۆنی؟ ئەحواڵت چۆنە؟ باشی؟ چاچی وازت چۆنە؟ تەندروستی چۆنە؟ لەخوات بەزیاد بێ. چۆنی دەگوزارێنی؟ زۆر چاچی دەگوزارێن لەخوات بەزیاد بێ. خوا قەلبیمان ساخکە عەیبمان نییە. ئەجمعین ئینشاڵڵا. ئینشاءڵڵا. بابزانم چەند زۆرترێت کردووە وڵی قوربان لەو مەنتیقەیمە ینی بە ماڵێ وا هەیە زۆری هەیە ماڵێ وا کەم نەوەعی هەیە زۆرەکان ئەمە ترە ڕشکەمان هەیە کشمیشمان هەیە ڕژمیریمان هەیە تافیمان هەیە هەنگوتکەمان هەیە سوسنەمان هەیە باشە لەسەر ئەو هەنگوتکە و سوسنەی دەبێ پێشانم دێ وڵی قوربان ئەمە کشمیش ئەوە کشمیشەکەی ئەوە دیارە ئەوە کشمیشەکەی دیارە ئەمە ڕشکەکەیە ئەوە ڕشکەکەیە بەڕێز ئەوە تری ڕەشە بەسەوە ئەم سا دەوکە لی داوە بەگشتی تریەکە باش نییە هەر بە حەمەل هیچ نایە ئێستاوە ساڵام یا هەشتی وتماشاکە ئێستا ڕەنگە نەخوری وای دیدی زۆر ئەوە ڕشکی پێ دەڵێن ئەوە کشمیشەکەی ئەوە کشمیشیە ڕژمیری و تافیەوە لەو لای هەمانە لەوێ هەمانە لەو لای هەمانە زۆر چاکە ئەرێوەڵە باشە ئێوە زیاتر ترەیەەکە دەیکەنە مێوەش دەیکەنە دۆشاو بۆچی زیاتر سوود قوربان دۆشاوی لێ دەکەین بەڵێ مێوژەی لێ دەکەین باسووخی لێ دەکەین سجۆق پێی دەڵێن سجۆق و باسووق و سجوق هەریەکە زۆر خۆشە دەشتی فرۆشین وڵا ئەوەیگە های بێ دەشتی فرۆشێ بە ترێنی دەفرۆشنەوەی بەڵێ خوای بەزیاد ئەرێ وڵا ئەو باشە جگە لە ترێ ئەوە زانیمان جۆرەکانی ترێ ئەی لێرە هەنجیر ئەم ساڵ چۆنە بۆ خوای هەنجیر ئەم ساڵەکە زۆر خراپە ئەوش دوو بەرسێ بەری فرێدا هەر عامەتەن هەموو عالەمێ وایە هەر مەسەلە سەرماکە بوو نازانم نەوەڵاوی سەرمانیە بەرفرێدانی سەرمانە بوو دەڵێن زووتان ئاوداوە زوو ئاودراوە یعنی ئەگەر هەنجیر زوو ئاو بدرێ باش نییە وەڵی قسەی وا دەکەن ساڵان با و باپیریمە 5 ڕۆژ بەهاری دەمانجە ئەو هەنجیر و هەناریان ئاو دەدا کاکە ئێستا عالەمەکە ڕناوەستێ زوو ئاوی دەدا ماجیش بڕات بێ 25 شەوی دەمێنن ئاویدا لە ئەم سادڵێنی ئەوەی بۆ هەنجیر هەڵوەری زۆر باشە دەنایە ساگە هەڵنەوەری باە ئێستا هەنجیر پێگەی بوو ئارێوەڵا پێگەی گەردەن مازاب کە لەو لە یەک دووەن زیرم خوارد ڕەبی عافێتت بێ ئەوەندە بەکەڵکی دەگە مسلمانە جۆک تو بیخوا زۆر سپاس ڕەبی هەر بە زیاد بێ باشە گوێزم بینی لێرە بڵێ گوێزەکان خۆماڵین گوێزەکە خۆماڵین گوێز چۆنە باشە لە چاو بڵین وڵی ئەم ساڵ ئەوش کەمە بەسەر باشترە بەس باشە پیانەوە بەعزە جەیەکە ئێستاوانی منەوە تازە دێنەبەری پیانە و بەس دارکوتکە پەیدا بووە ئەوە لەوێ هەندە گوێزم بینی هەموو کوون کراوە ئەوە پێی دەڵێن دارکوتکە هەمووی کوون کردووە ئەرێ بە قڕامی تەڵەیەک شتێکت بۆ داناوەتەوە کە قوربان نایگرێ ناگرێت تۆری بۆ دانی وڵای پێم داداوە تۆریش پێداون بە پێویستی ناگرێگە قتانێ ببرێ زۆر چاکە باشە مام حاج سەعید ئەی مەسەلەی هەنار چۆنە لێرە هەنار هەر نییە ناوەڵاوەتا باخسە هەنارێکمە یە قلیچ پێوە نییە نازام هۆیەکەی هەر مەسەلە سەرماکەش بۆ خوایجا هەنارەکەت بوو هەیە سەرما بوو بای سەرمای بوو بێ زۆر چاکە جگە لە ترێ و هەنجیر و هەنار ئەی مەسەلەی تەماتە و قوربان وڵای بیبەروانت کرد تەماتەمان کردووە بیبەرمان کردووە خیارمان هەبوو وڵای خارەکە نەڕوا ئەمجار بڵێنەوە باغیدا باوی تیرایە و قۆخی تایە و هەرمێکیایە و ئەو شانە هەموو تیرایەوە وەرە باوردە وردە بڕۆین باشە پێم بڵ هەلێرە بەتەنیای قوربان وڵایە لێرە بەتەنیا ڕۆژی وایە قەڵە باڵغم لە دەورەی ڕۆژی وا بەتەنیام و هەر ڕۆژێ لێرەم شێ دەسمەوە گوندی ماڵم لە گوندیان باشە مام حاجی چەند ساڵ دەبێت تۆ بێرەوە سەرقاڵی بۆ باغ قوربان ئەم ساڵ 7 ساڵە خەریکم 7 ساڵە خەریکم بیرێکم لێداوە بیری سووری ئاوی هەیە لەخوا بەزیاد باشە بۆ ئاوی مەحتەل نابی ڕۆژێ 7 ساعت 8 ساعتانی شە دەکە عیبی نییە
باشە لەخوا بە زیاد عیبینە بۆ خۆت هەسناکەی تەندروستی باشترە لەوەی کە بزۆڵی وایە نەوەک لە ماڵدا ئەوەی ئەم باغە نەبوویە هاتوچوو ئێرم نەکردا بایە ئێستا لەوانەیە سەرجی بوومایە نانە ئینشاءالله بەس معنە ئەم جوڵانە بووم باشە ئینشاءالله هەر باش دەبێت ئینشاءالله لەخوای بەزیاد باشە مەسلەی بەراز وابزانام ئەو ناوچەیە بەرازی زۆرە چەند بڕواری لە ڕزقەکە ئێوەدا بڕواز بێ خەریکە بێمە سۆڵکە وای لێ کردوین بڕواز بێ ئێساوە ئەندێک تەماتەم کردو نازانم جەنا بدیوەتیان نەیدیوەن دوو خەتی ئەم سەر و سەر هەر هیچیان نێشوە چاڵێ وا لەوێت ساڵی لێ بوو ئاوە تا چاڵێ وا لێ دەدا دەبێت بە عربانان گلی تێکەینەوە باشە سەیرە بەراز ئەو عادەتی هەیە کە دەچێتە شوێنێک چاڵی لێ دەدا چاڵی لێدا و ئەو بڕەتەماتەیە ئەوانێ دەکە فڕی داوە نازانم جا گوڵە پێکم وەڵ کردووە چەند بە شۆقە دێ لە حینی ڕوونەکەکە ئیشی دەکە لەوێ ئیشی دەکە ناشکرێت و 24 ساعت نابابە و بە من کات ژمێر حرەسیاتی من ناکرێ ناوەڵە باشە زۆر چاکە بۆی زۆر لە کاتن نەگرین ئینشاءالله ڕزقەکەتان بەرهەمی باشتان دەبێت هەمیشە بەنسیب بێ خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکی بێت تەندروست باش دەبێت ئینشاءالله ئامین پێشم خۆشە جوڵەت هەبێ ئەگەر جوڵەت هەبێ ئیدی لە خوای بەزیاد بێ تەندروستیت باشتر وڵی لەخوا بەزیاد بێ لە ساخوا سەیت و کابراکی بیعارم جوڵەم هەیە ئینشاءالله تەندروست باش دەبێ مام حەزیان ئەتۆ بەڕێزی بەیەکەوە ئینشاءالله ئینشاءالله ئەجمعین من لە ترێکانم خوارد بەس ئەوەی کە بزانم کشمیشەکە شیرنە ئەو گەیوە زۆر سپاس بەڕێزی مەمنون بەس فایدینە دەوکەلی داوە ئەو ساڵ دەوکا بەس هەر باشە ینی ڕاستە ئەوە لێدا وایە ئەوە دیارە قوربان دیوتە ماهات بە عەمەلیش نەماوە ڕاستەوە هەر بە عەمەلیش نەماوە ئەوە چی پێ دەڵێن ئەمە کشمیشی ئەوە کشمیشیە بەس مەبەستم ئەوەی کە دەڵێ لێدا دەوکە دەوکە بەڵایە چییە ینی دەوکە وەکو بەڵاش وایە وەڵا ئەرە وەڵام مێوەکەی زەر دەکە و بێتاقەتی دەکە و ترێەکەی ڕەش دەکە و ئەوە بۆ هەموو ترێەکان ئەو دەوکەیە هەیە بۆ هەمووان هەیە وەڵا بۆ هەمووان هەیە دەی ئینشاءالله بەرهەمەکەتان باش دەبێ ئیدی هەر ساڵە و تایبەتمەندی خۆی هەیە وایە بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شەو نەموو کەوسەر کارێزیەکی سەد شار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسەر شەق و دۆڵی دەشت و سارای نەدەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ناو گوندی ئاوەژێ ژنێکی بەڕێزی لێیە سەرقاڵی دروستکردنی تەندورە ئەوەی کولێرە لەگەڵمان دابن گفتوگۆی لەگەڵ دەکەین سلام علیکم ئەو کاتت باش باشی تەندروستی چۆنە بە قوربان بم ئێوە باشن بەخێر بێنی ناوی بەڕێزت مریەمی خزمەتکارت مریەمی بەڕێز خوشکی بەڕێزی مریەم خان باش هەر باڕوو لە کامێڕەکەی پێین ئەوەم زانی کە شارەزایت هەیە لە دروستکردنی تەندور پێم بڵێ لەکێوە فێرە دروستکردنی تەندور بووی والله 5 ساڵ 6 ساڵ دەبێ فێر بوومە هەر بۆ خۆت فێر بووی والله هەر بۆ خۆم فێر بووم سەرەتا بناغێکم داناسە چوار زر مناغەکە تێکدایە و نەمزانی ئاخری کتم هەر دەبێ فێر ببم کۆڵم نەدا ناوەڵا لەخوای بەزاد بێ کۆڵم نەدا پشتیوان بەخوای کتم وڵای هەر دەبێ فێر بم وڵا فێریش بووم ئێستا لەخوای بەزاد بێ نمونەشن تەندورەکەم هەر کەسێک بردوشێتی کەس گلەیەشی لێ بووە باشە با ئەوە بزانین قۆناغی یەکەمی دروستکردنی تەندور چۆن دەست پێ دەکەی واتە ئەو گڵە لەکوێ دێت دەبێ هەموو گوڵک دەبێت یان نەخێر هەموو گڵێک نابێت ئەو گڵە لەکوێ دەست دەکەوێت ئەو گڵە لە منتیقی خۆشمان هەیە لە چنارنە شار هەیە دەیهێنین گڵەکەی چ لێ دەکەن کە هێنات گڵەکەی دەبێت دا بێژینگی گەورە هەیە دای بێژین و گڵەکەی بگرینەوانێ هەتا گڵەکە دو ڕۆژ پێ بچێ باشترە دەخوسێ بەڵێ دەخوسێ وەقسەد تەر دەبێت دەبێ بکرێەوە بکیک بەقڕ زۆر بەڵێ دواتر دەبێ لە لایلۆنی هاوین و بەکای بشێلین کە شێلامان ئەو دەمێ بەحڕی خۆتە ڕۆژێکی حەزل لێ چینەکەی دەکەی یعنی مەرجەکای تێدابێ بەڵێ دەبێت تێدابێ هۆکارە بۆ تونند بێ بەڵێ بۆی کە تیگ نەدا نشکرد بەڵێ تەندورەکە تیگ نەدا باشە زۆر ئەوە کای تێدانە بێ ئەم تیکانە زیاتر تیگ دەدا بەڵێ باشەوە بە چەند چین حاضر دەکرێت
وڵا شش چینی دەوێت بەڵێ بەڵێ بەس ئەو شش چینەکە بزبستە ئارەوەڵا ئەوان دەشنا تەندورێکی تەواو کاتەکەی چەندی دەوێت دروست بکرێت وڵا هاوینان بە ڕۆژێک تەواوی دەکەیت هاوینان بەڵێ یعنی کەشی سارد و گەرم بۆی هەیە گەرما بێ سەرما بێت چۆن ڕۆکە ئیشک دەبێت توانێ کە گەرما بێ بەس کە سەرمابێشک نابێت زۆر باشە خوشکی بەڕست ئەوەم پێ بڵێ تا چەند لێرە خەڵک تۆ بۆ خەڵکی ناو گوند و دەوروبەری گوندەکانی ئێرە دروست کردووە مەقسەد سناردنە و کانی تو ئاوەژێ و مەرگە یان لە ڕانیە و قەڵات زێوانش دەیکڕ ینی مشتری تێ بەڕێزی بە قوربان وەڵی لەخوای بە زیاد بێ بۆ هەولێرم نردووە بۆ دوکانم نردووە بۆ قەڵازەم نردووە بۆ بنگردی بەردەشان ئەوان لۆتەروان هەموو کڕاتە بەدڵیان بۆ ینی کێشە نەبووە حچی بردوێتی نمونە بەخوای بۆ حاجیهاشم نردووە ئەرە بەخوا لەخوای بە زیاد بە هەچی بردوێتی توتی دەسوچاوت خۆش بە لە ژارای تەلەفۆنیان بۆ کردو پیاوەکەم بردو ئێستاوە سپێنە مەعاشی بۆ بێت دەبێت دوام بەرێ بۆ قەڵازێ دەستەکان ئەمادانی بەردەوام بۆ خۆتان هەتانەوە بزانێت بینیم بەڵێ هەمانە باشە لێرە تا چەند خەڵکەکە گرنگجی بە نانی تەندور دەدا وڵی ئەمن کەمتر نانەکەی دەکەم بەس کولێرە زۆربەی میوانم دەحوەتی کولێرەیە بەڵێ نامە بەسمەوە بوو لە ماڵەکان لە ئاوەژێ تەندور هەیە بە زۆر هەمووی هەیە مەگەم چۆناتی بێدەنە ماڵ نێکەنەی بێ ئەو کابانە چکە لە خۆی ڕانەدینی ئەوە نێتی بەڵام خۆشیشە کوڕە کولێرەێک لەسەر تەندورەکەی دەیخۆی کە چاوری دەکەی هزار گۆشت و برنجی دێ زۆر باشە زۆر بە ڕێزی خوش زیاتر لە کات نەگرین ئینشاڵڵا هەمیشتە تەندروست باش دەبی لەش ساغبی دەست خۆش بێ بەدڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم بینەرانی بەڕێز و خۆشەویست لای مامۆستا لەتیفین بەڕێزیان ئەنجومەنی گوندی ئاوەژن ئەو کاتت باش مامۆستا قوربان ئەم کاتێکتان باش بەخێر بێنی یاخوا تەندروستی چۆن لەخوا بەزیاد بێ مامۆستا با سەرەتا لەوە دەست پێ بکەم ناوی گوندەکەتان گوندی ئاوەژێ لە چیەوە هاتووە وڵا ئاوەژێژ مەشتۆن دەڵی لەوەیە بەخات لە قەدیمانەوە بیستمانەوە وەکو بەپێی سنووری جوگرافی گوندەکەشمان ئاوەژێ لە ژیانەوەی ئاوە هاتووە بە حکومی کە سەرچاوی ئاوی کانیاوی زۆرن بەڵام تر بەحکمی ئەم چەند ساڵانی کە وشکە ساڵی ئەوانەیە ڕووی لە هەموو شوێنی کردو ئێمەش بەدەرین گوندەکەیمە لە وشکە ساڵیەی بەڵام بێگومان لە کۆمەڵی شوێنیش شکر هەر باشترین کەواتە ئاوەژێ لە ژیانەوەی ئاوە هاتووە بەهار لە ئاچیدا ڕووی کانیاویشی لێ جا کانیاوەکە شخصیە ئیکۆمەڵی ماڵەوە ئاوەژێ لەوەش بگوزێ کە چۆن دەڵێ ئەو ئاوە ژیاوە بەڵێ لە ژیانەوەی ئاوە بەڵێ 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 زۆر چاکە باشە ئەو کانی و سەرچاوانی کە لەناو گوندەکە هەیە ئێستا چەندیان چۆن دەڵێ ژیاونەتەوە چەندیان وشکن تقریبان ئیم ساڵ هەمویان ژیاونەوە بەڵام ئێستا بەشی چەنددا بەزیون کەمیان کردووە ڕێژێ ئاوەکەی کەم ئەوەی کە سەرچاوی ئا و شادەماری گوندەکەمانە دوو شوێنن کە پێی دەڵێن
کانێ پیاوان لەگەڵ کانی ژنان ئەوە دابش دەبێت بەسەر حامی ڕزوباغی هەموو خەڵکەکەی بۆ ئاوی خواردنەوە بۆ ئاوی خواردنەوە بۆ مەسەلەی باغ و بەڵێ بزەبێت هەتا ئێستا وشک نەبووە بەڵام تقریبا 150 ئاوەکەی ژاوەتەوانی بەشێکی زۆریش لە ماڵەکان کانیایی خۆی هەیە بیری خۆی هەیە ڕزوباغی خۆی هەیە کارێزی خۆی هەیە بەکاری کارێزی خۆی بەکاری دێنێ زۆر چاک باشە بەگشتی گوندی ئاوەژێ لە چەند ماڵ پێکاتوە ئەوی کێستا لێرە دادنیشیان هەر بەوەرز ینی دەگۆڕێ تقریبا ئێستا زستانان دەبینینەوە 25 ماڵ هاوینان ئێستا 35 بۆ 40 ماڵ دەبین لەبەرەوەی لەبەر مەسەلەی باغ و باغات و هەیە تەلەبەی دەخوێنی لە شارەکان دی و دەڕوا و دوو ماڵێکی کردو کابرا باشە زۆر چاکە لێرە قوتابخانە هەیە بەڵێ هەیە تا چەندی لە پۆلی یەکرا تا پۆلی شەشمانەیە تا شەشی بنەڕەتی بەڵێ هەر قوتابخانەکەتان بەناوی قوتابخانەی گوندی ئاوەژێوێ بەڵێ تەلەبەی گوندی لۆتەری شەردێن بۆ ئێرە بەڵێ دێنێ باشە لێرە ئەگەر قوتابیتان هەبێت بۆ 7 و 9 دەست نەچوێ ئەوە لە گوندەکان لە هەمووی من لەبەرەوەی ڕێژەی تەلە بەکەم بووە لە کانی تو کانی شینکەمانی ئاوەژێمانی چنار ئاوەژێ لۆتەر و نۆڵسکە هەموو هەتاوەکو نوێی منەڕەتی لێ دەچنا ئەمەرگی بۆ ئامادەیش ئی هەموو سنووری نعی بنگری دەچنا ئامادەی بنگری لە بنگردی ئامادەی لێ بەڵام لە مەرگەی تانوی بنەڕەتی بەڵێ لە شوێنەکانی کەش تانوی بنەڕەتیار هەیە بەڵام بەم بنارەی لە مەرگەی و بۆ سەر هێمووان دەچنا تانوو لەسنە مەرگەی زۆر باشە بنکەی تەندروستی شێوە ئێمە هەمانە بەڵێ تەندروستی لێرە بەردەوام بەڵێ بەردەواممان لە هەفتەیەکیدا 3 ڕۆژان دێن زۆر باشە ئینشاءڵڵا هەرگیز کەس ئیشی بە بنکەی تەندروستی ئیشاءڵڵا کەس نەخۆش شتێکی خزمەت گوزاریە سنەتی حیاتە خۆمان نەخۆش دەبین و بریندار دەبین و مەبەستم بۆ شوێنێکی ئەوەندە خۆش نییە بڵێ وایە بۆیە یاخۆ کەسیشی بە خەستەخانان نەبێت ئینشاءڵڵا زۆر چاکە لێرە بەگشتی خەڵکەکە بەچیەوە سەرقاڵە وڵی جەهرکەی بەرەکەی بە شتێکەوە یەکێک بە کشت و کاڵ و یەکێک بە ڕزوباغ و یەکێک بە ئاژەڵداری و یەکێک مۆزەفایی مۆزەفی دەوڵەتە و هەرەکەی خەڵکە دابەژوو بەسەر ئیشەکاندا باشە لێرە ئاوەژێ جیرانی ئاوەژێ گوندەکان بەڵێ لە باکوور لە باشوور لە ڕۆژ ئاوە لە ڕۆژەڵات کام گوندانە قوربان هەمانە چنارینمان هەیە بیوەکەمان هەیە لۆتەرمان هەیە لە ئەمری شاخەکەی دۆڵگۆ و مسرتەنگمان هەیە کانی تومانەیە ئەوانە هەموو ئەچوا دەوری ئاوەژیاندا و بەڵێ باشە تا چەند مەسلەی ژن و ژنخوازی لە نێوان ئەم گوندان کردومانە بە تایبەتی لەگەڵ گوندی چنارنێ تازە یەک دوو خزماتی ڕوویداوە لەخوا بەزارە وڵات تازە ینی ومان ئاگامان لێکتر هەیە بۆ هەموو ئیش و کارێکی نەخوازرا و خۆش ناخۆش ینی کەواتە بۆ کێشە کۆمەڵاتەکانیش ئەگەر ڕوو بدەن چارە سەری دەکەن لەخوا بەزیاد ئێستا عالیین کەش کۆمەڵاتەکان زۆر باشترین لە کاتی زوو ئێستا باشترن یعنی گەنجەکانمان لەوێدا لەینەکانمان باشتر بنەوە دە گوێ نادەنێ سنوور و نێوان و سێوان و ئەوانە پێویستیش بەڵێ ئەرەوەڵا ساڵان جیاواز بووە لەوەیە لەسەر هەندێک بابەتی زۆر ئاسایی لەوەیە کێشەی لێ دروست بوو بەڵام سوپاس بۆ خۆ ئێستا بیرکردنەوەکە جیاوازترە باشترە زۆر چاکە مامۆستا بۆ خۆت بچیەوە سەرقاڵی جگە لە کاری مامۆستاتی پیشتر مامۆستا منیش باقی وەسەلام وەک دانیشتووی خەڵکی گوندەکەم لە ڕزوو هەمە تەماتەمان کردووە بامیمان کردووە هەنارمانەیە هەنجیرمانەیە تر ڕۆژانە تەماتەی ئێرە چۆن تەماتەی ئێرە ئاوەژێ بەناوبانگە ئاویشێک بڵێ باشترین تەماتەیە زۆر چاکە مامۆستا بەگشتی خەڵکی ئاوەژێ هەری دەڤەری مەرگە زیاتر چۆن دەڵێی سەرقاڵی مەسەلەی سماق ترش بەڵێ لەگەڵ ترێ ئەو دوو بابەتە زۆرن وایە بەڵێ ئەو ساڵ بەرهەمەکە جیاوازیە بۆ لە ساڵانی بەڵێ ئێستا گەدەڵی ترش و ڕز و ترش و سماخەوانە ئاوەژە سنوورم کانی تو دەگرێتەوانی ئەو سیان دەگرێتەوانی سیانەیە کانی توی ئەو سیانە بە مەسلەی ڕز و ترش بگرە لێ سناریەوانە لە ئاوەژەشیان زیاتر دەبێ وەکو ترش و ئەوانە بەڵام بەداخەوە ئەو ساڵ لە مانگی کۆتایی مانگی سێ و سەرەتا مانگی چواردا وەرزێکی سەرما و بەفرێکات بە ناشکوری ناڵم کاری خوایە کەس ترێ خواردنی نییە ئەمساڵ ئەمساڵ هەڵوژە نەبوو قەیسی نەبوو ئاڵوباڵ و نەبوو سێو بە سەرمایەکە پۆخەکانی کوشت باە و نەبوو ئیشی نەبوو ئەوانە نەبوو ئێستا بەڵام بەس ترشەکەش ئیمساڵ هەبوو بەڵام بە ڕژەی لە 150 ئەو دەری کردەوە
دەری کردەوە ئەوەی ئەم پار ساڵ 500 کیلۆی و بێ ئەو ساڵ 100 کیلۆ هەبووە ئەوەی پار 100 کیلۆی و بێ ئەو ساڵ 50 کیلۆی هەبووە لەبەرەوەی ترشەکەشی کوست بەڵام ترشەکە هەڵی دایەوە دە ئینشاءالله لەمە دوا قەرەبوو دەکرێتەوە ئینشاءالله گەورە بەرهەمی باش دەبێت کاری خوایە سەڵات نییە نەخیر مامۆستای بەڕێز با زۆر لە کاتن نەگرین ئێمە زۆر خۆشحاڵ بووین بەخێربێنێ با گفتوگۆکردن لەگە بەڕێزت بەخێربێنێ تۆ زۆر بەڕێزی و هەمیشەی وای سەرکەوتن بۆ دەخوازت بەخێربێنێ خوا ڕووکاڵی چاپوک و جوان پیری چەشنی ئەڵماز ڕوخسارات یە دنیا رەزوی شیرین دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شنشایە و بلوێری شوایان مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکە مایان لەکەی دڵایە هەواری ژیانکردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنایە گوندەکە مایان لەکەی دڵە هەواری ژیانکردنایە هەواری ژیانکردنایە بینەرانی بەڕێز و خۆشەویست کۆتاییمان بە بەرنامەی ئەم جارەی گوندەکەم هێنا تا بەرنمەیە چیکە هەر شاد و سەرکەوتو بوون خواتان لەگەڵ دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گوندەکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەرواکوم لە دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گوندەکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەرواکوم